بەڕێزانم کاتتان باش لە قەزای چەمچەماڵین دیارە لەگەڵ ئەو شەپۆ لە بارانبارینە بەهێزەی کە دوێنێ ڕووی لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان کرد بەڵام زەرمەندی یەکەم دەتوانم بڵێم لە هەرێمی کوردستان ئەم قەزایە ئێستا ئێرە تاوان دوێنێ لە ناحیەی شۆڕش ینی لافاو چوو بۆ زۆربەی ماڵەکانەوە زەرێکی گەورە بەر ئەو ماڵانەکەوت بوو دوو کەس بەهۆی بارانبارینەکەەوە جانی لەدەستدا بوو و ئێساش ئێرە گەڕەکی ئاسوودەیە ئەم گەڕەکە زۆرینەی دەتوان بڵێم کە سوکاری ئەنفالن و ئێرەش بە هەمان شێوە ینی ئاو چۆتە زۆربەی ماڵەکانەوە ئەم ماڵە یەکێکە لەو ماڵانی کە وەکو خۆیان باسییان کرد پێشەوەی کە داخلی ڕاستەوخۆکە بم باسییان لەوە کردکە هیچ شتێکیان بۆ دەرنەچووە هاوشێوەی زۆربەی ماڵەکانی گەڕەکی شۆڕژ ئێستا لە دیمەنەکانە ببینن ئەمە هەمووی فەرش و کومبار و هەموو ئەو شتانەیە کە دوێنێ بەهۆی لافاوەکەەوە لە ناو گەراجی ماڵەکەشیان نەبینن بە هەمان شێوە ئەمە ئێتا ئێساشی لەسەر بێت لەگەڵ جاتەوان کەشێکی ساردیش ئەم بەیانە ڕووی لە قەزاکە کردووە ئەمە شێندەی کە کارەکەی قرس کردووە قوربانە من چۆنی بەخێر بێ ئێوە وازام هیچ شتێکمان بۆ دەرنێت ئێمە وەکو ئەگەر بدینن هیچ شتێکمان بۆ دەرنەچوو تەنانەت بە دوێنێشەوە ئێمە نەخەوتوینە یعنی ئێمە لە دوانزەی نیوەڕۆی دوێنێکەوە خەریکی ئەم حاڵین باشە چەندێک ئەو چەندێک بەرز بۆ باوەڕ بکە بڵێم مەترونی یەکسەر کەوتووە یعنی سیارەیەکە مەبوو لە حەوشە ئەگەر دەرم نەکردا سیارەکەشتیاچوو بە سیارەکەم دەرچووە یعنی ئەگەر بێ سیرکی سەلاجە تەنکی نەوتەکەم بەبان ئاوە بوو هەرچی شتم هەیە وەرە سەیریکە هەمووی وێرانە هەرچی شتەکانمان ئەجیزەکانمان وێرانە هیچی مناڵەکەم بەخوا لە قات سەرەوە بردووە لەرزی لێ هاتبوو لە قات سەرەوە بردوومە بە کۆڵانی ئەو دیوا بە سیارە پەڕانومەتەوە بردومەوە بە ماخزمێکم بەخوا بە 3 ساعات گەشتۆتە ماڵیان باوەڕ کە جادەکان قەتع بوو لای ئێمە ئەم شەو من وەکو خودی خۆم نەخەوتومە من بە هیچ شێوەیە نەخەوتومە باوەڕ کە دوێنێ یەک ژەم نامم خواردووە یعنی هەموو حاڵەتێک لای ئێمە زۆر ناخۆش بوو واللهی من دایکم لە ئێستایا دایکم ناڕەحەتە فەقیرە دوێنێ خەری بوو جەڵدەلیدا لێوی شینەوە بوو مناڵەکەم لەرزی لێ هاتبوو بە گەرمی دامان پۆشیوە یعنی دوێنێکە نەخەومانە بۆ نەخواردنمانە بۆ نەوە زەمان جەوەکە ساردی شەو من تەنانەت نەوتم لەم ماوەیە وەرگرت هەمووی هەفتەیەکە نەوتەکەم وەرگرتووە نەوتەکەم هەمووی ڕما بوو دوێنێەوە تەنکیەکە وەکو بدینن تەنکیەکەمان ڕاستەوە کردووە قڕ و ئاو تێکەڵ بووە من داواکاریمان ئەزانی چۆنە چارەسەرێکمان بۆ ئەم وەسعە بۆ بکەن چەمچەماڵ زۆر لەوە دوێخاندارترێکە ئەیدینن باوەڕکە هەموو ماڵێک لەم شارە حەزەکە میوان دۆستە زۆر یعنی ئەوەی کە بۆتان بکرێ بەدەم هەموو فەقیر و هەژارانەوە بێن زۆر چاکە کە سوکاری ئەنفالیشن ئەم گەڕەکەوازان هەموو ئەم ئەنفالانە بگری ئێمە خزم و کەسمان ئەنفالە ئامۆزامان خزممان یعنی ئەگەر بگرێت لە کەسوکاری دایکم کەسوکاری دایکم بەشێکیان خەڵکی لادێن یعنی زۆر بەیان ئەنفالن بەشێکی زۆر ئەنفالە لەم منتیقەیە هەمووی ماڵی فەقیر و هەژارە من خۆم کەسابەتەکەم باشە بەخواشەوە ڕەوشە دێن بەرهەمی 40 ساڵمان دوێتی دایک و باوکم ئەم خانووەیە بەخوا ئاوای لاتەوە من خۆم کاسبم ئەمەلایەت یەکەم بەیانی ڕۆم شەو دێمەوە باشە باوکم خانە نشینە باوکم لە کشت و کاڵ بوو چەنەهای چەند ساڵە خانە نشینە فەقیرە ئیتر وەسعەکەی دینن بە چاو خانەوەکە هیچ زەرێکی بەرنەکەوتووە ئێمە وەکو دەرگاکانمان دەرچوو بوو خسمانەوە شوێنی بەڵام وەکو ئەشیا هەمووی قوڕی تێچووە باوەڕ ناکەم یەک چقڵێکم بۆ دەرچێت لەم خانووە هەمووی قوڕایی و حتا خانۆکە کارەبای لەسەر کارەباکەم قەتع کردووە نایێرم کارەباوهینی لێکم بەتەمان نیژین بە ئاسانی ئاوا دابنشینتیایی ئەمە بە مانگێک بە پاکردنەوەی زۆرێوێ بە ئاسانی پاکەوە نابێت یاخواسە ئێوە ئەجرتان کێشا زۆر سپاسی کەناڵەکەتان بۆ حەکەمی دەستخۆش ئەمە وەکو باسم کرد یەکێکە لەو ماڵانی کە ئەوە دەبینن لە دیوانەکانە هەمووی قوڕ و حەزەکەم وڵا ئەو ژوورەش وێنە بگرین ئەو قوڕا و چڵپا و هەتاوەکو ئێرە هاتووە ئەمە ژووری میوانەکەیانە ژوورەکانی دواوەیان بە هەمان شێوە ژووری نووسنیان ژووری مەتبەخیان هەموو بەڵێ ئەمە دیارە ژووری
تا ئێستا ئەمە تا ئێستا دوو کە ڕەت من پاکم کردوتە شەو تەنکەرێکمان هێناوە لەگەڵ ئەو دراوسێمانە بە شەرتی ئێسەش بیرم خسۆتە سەری بەخوا ئەوە حاڵەکەیەتی ئەمە دوای دوو جار پاکرد ئەمە دوای دوو جار پاکردنەوە ئەوە حاڵەکەیەتی بەخوا چەند کە ڕەتریش پاکیکەم و این جار ڕەنگە بێتە ئەها تۆزێ باش بێ هەمووی ینی ئاو قوڕا و یەک نوێنی هاوەکو بدینی هەمووی قوڕاویتە یەک نوێنمان بۆ دەر یەک جلوبەرگ من تەنانەت جلوبەرگی خزمەکان خۆمم لەبەر کردو جلوبەرگمان بۆ دەرنەچوە بەڵێ ئەمە وەکو باسم کرد زۆرینەی ماڵەکان و بە تایبەتی یەک دوو شوێن هەیە ئەم ئاو لافا و بارانبارینە زیانی زۆر بووە ناحەی شۆڕژ وەکو باسم کرد لەگەڵ گەڕەکی ئاسوودا زۆربەی بەڵێ زۆربەی دانیشتوانی ئەم گەڕەکانە هەمووی کەسوکاری ئەنفالن زۆرینەی کەسوکاری ئەنفالن زۆرینەی کەسانی هەژار و کەم دەرامەتن بۆیە ئەم لافا و بارانە بەڕاستی زیانێکی دەتوان بڵێم چەند جارێک بۆ ئەمان ڕەنگە لەگە خەڵکی دیکە فەرقی هەبێت چکە وەکو باسییان کرد زۆرینەی کەسانی هەژار و کەم دەرامەت و خەڵکی کاسبن بەڵام ئەو دوو جار ئەو هاتۆتە ماڵمانەوە بیعنی هەر لەو کات لافاوەکەیە پاکمان کردەوە هەم دووبارە هەم ئاواتەوە ماڵەوە فەرشەکانم فرێدا دەر دووبارە ئاماتە ماڵەوە بەخوار ڕامان کرد لە سەربانەوە چوونە ئەو دیوە بۆ کۆڵانی ئەو دیو هیچ کەسێ لە خوای گەورە بەزیابێ لەم ناوە هیچ کەسی گیانی لە دەست نەداوە بەڵام چەمچەماڵ دوو کەستا ئێستا ئەڵەن گیانی لە دەستاوە مناڵەکان نەترسان مناڵەکەم بەروەڵا بەروم بن بەس مناڵەکەم سەلامەت بوو وتم خانوو چی لێ دێ با ببێ بەس دڵم لای مناڵەکەم بوو لەو کاتە یانی ترسەکەی چۆن بوو بەو خوایە ئەلەرزی و تەڕیش ببوو یعنی تۆ لەو کاتەیە تۆ نازانی بچیتە دەرەوە باران لێتەدا دیتە ژوورەوە لافاوە یعنی بەخبان خانووی ماڵان ڕۆشتوینە ئەوە حاڵەتەکەیە خوا کەریمە سوپاس بۆ خوا کە زەرەری گیانیمان نەبوو ئێمە ئەوە بای هەموو شتێکە طبعاً ماڵ دنیا ئەبێتەوە بەڵام بەخوا زەرەری گیانی ئەسەفەکەی قورسە یا ڕەبی بەخێر بەڵێ ئەمە وەکو باسم کرد زۆرینەی ماڵەکان لە شەمشەماڵ بەهۆی ئەو شەپۆ لە بارانبارین و لافاوە زیانی گەورەی بەرکەوتووە ئەم خانووە وەکو خۆیان باسییان کرد ینی هیچ ژوورێکی نییە کە بڵێ ئەم ژوورە تۆزە لە ژوورەکەی کە باشترە زۆرینەی ماڵەکانی قەزای شەمشەماڵ ئاوای لێهاتووە بە تایبەتی گەڕەکی شۆڕش و ئەم گەڕەکە کە گەڕەکی ئاسوودەی پێ